جارێکی کە گەڕامەوە بۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست لەم کورتە ڤیدیۆیانەیە چەند وێنەیەکی جوانە کێشین بەیەکەوە. هیوادارم هەمووتان تەماشای ڤیدیۆکە بکەن، لە ماڵەوە کارەکان دووبارە بکەنەوە و لە کۆمنتا بۆ تیچەشێنەی دابنێن. چاوەڕێی ئێوەم. I'm here to show you drawing with easy shape. ئەمڕۆ چیەکەم بە شەیپە ئاسانەکان وێنەیەکی جوان بۆ ئێوە دروست دەکەم. And I want to learn mouth and elephant. ئەمڕۆ ئەمەوێ فێری چیتان کەم؟ مشک لەگەڵ فیلە. ئێوە ئازانن مشک و فیل زۆریش لە مشکە ترسێ. ڕەنگەوەتان نەزانی بێ، ئەمەش زانیاریەکە بۆ ئێوە. ئۆکەی. ئێستا کێ چیەکەین؟ دەست پێەکەین. ئێستا ئێمە دەستەکەین بە چی؟ بە کێشانی مشکەکە. For drawing the mouth triangle. بۆ کێشانی مشکەکە پێویستمان بە چیە؟ سێ گۆشە. سێ گۆشەکەمان بەم شێوەیە. بەم شێوەیە. For his nose and I painted. چی لێ یەکەم؟ پڕ یەکەمەوە. His eyes to circle. واتە بۆ چاوەکانی چیە؟ دوو بازنە another one bigger. یەکێکیان چیە؟ گەورەتر دروست دەکەین. چاوەکەی تری. دیتێڵی چاوەکانی بەم شێوازە. لێرە چی دروست دەکەین؟ بازنێکی بچووک دروست دەکەین بۆ شاین، بۆ بریقیانەوە. لێرەشە بە هەمان شێوە بازنەیەک دروست دەکەین بۆ بریقەی چاوەکە. جا چی دەکەین؟ پڕێکەین و ئایپێت. ئەم چاوەشیان بە هەمان شێوە پڕێکەینەوە. بەم شێوازە. For his hair, circle. بۆ گوێچکەکانی چی دروست دەکەین؟ بە چی دروست دەکەین؟ بازنە. ئەمی تریان لە باتیەوەی بازنەیەکی تاوا دروستکەین لایەکی دیارە، لەبەرەوە هەمووی دیار ناکەوەکو ئاوا دروست دەکەین. ئەوە هەردوو گوێکەیتی. هێن چیەکەین؟ ئەکسترا لاینەکان، یعنی هێڵە زیاکان چی لێەکەین؟ ئیسڕینە. For his tail, I write S. چی نووسە؟ بۆ چی؟ بۆ کلکەکەی پیتی چی نووسین؟ S. S like sun. مۆستاشەکانی. مۆستاشەکان چیە؟ smell. One, two, three. ئەوەش سماڵەکەیەتی. کاتە ئێمە چیمان دروست کرد ئێستا؟ مشکێکی بچکۆلانە. وازانم زۆر کەسیش مشکی خۆش ناوێ. وە عینەکە بەس هەر ئاژەڵێکی پێدەنا زیانی نییە بۆ کەس. کاتە ئەمە چیە؟ وێنەی مشکێکی جوانمان دروست کرد. For drawing elephant, I use fat shape. پێویستمان بە چیە؟ بە شەیپێکی قەڵەوە. بۆ دروستکردنی فیلەکە پێویستمان بە چیە؟ بە شەیپێکی قەڵەوە. For example, چی بیری لێکەنەوە شەیپێکی قەڵاو وەک چی؟ circle. بازنە. بۆ دروستکردنی فیلەکە پێویستمان بە بازنەیە. بازنەش قەڵەوترین شەیپە. ئەمە چی بوو؟ بازنە. لێرە
بسڕینەوە تۆزە زایێرە با زۆریش قەڵەوی نەکەین گوناح بەم شێوەیە ئەمە چییە؟ بازنەکەیە کەواتە ئێمە پێویستمان بە چییە؟ بە بازنەیە for his hair D بۆ گوێچکەکانی چی بەکارێنین لێتەری D D like doctor دیش چییە؟ هەر قەڵەوە وەکو سێرکڵ چییە؟ قەڵەوە ژمارەیەکیشمان هەیە قەڵەوە کێزانێ ژمارە چەنە ژمارەیەکمان هەیە زۆر قەڵەوەی زۆری خواردووە وەکو چی؟ نمبر 5 نمبر 5 چییە؟ قەڵەوە زۆرە خۆ کەواتە چییە؟ ئەویش قەڵەوە for his eyes to circle another one big bigger یعنی گەورەترە لێترمان چییە؟ بێگە گەورەترە لەم بۆ دێتێڵی چاوەکەی ئەم بە هەمان شێوە کومشکەکە بۆ ئەوی بریقەیەک لە چاوەکەیە بێ سێرکڵێکی پچکۆلاناکەین بۆ ئەوی بریقەکەی سیاچیەکەین پڕێکەینەوە بەم شێوازە واخوازم شەرمن دەرچوو هینەکەم فیلەکەم چاوەکانی زۆر بەری دەرەکە فیلێکی شەرمن ئەماش چاوەکانی پڕمان کرد بە چەند سێرکەڵ بوو؟ بە 2 سێرکەڵ بوو سێرکڵێک ئەمەیان گەورەترە یەکێکیان گەورەترە بۆ چیە؟ بۆ جوانترکردنی شێوەی چاوەکەیە ئەمەشیان چییە؟ بچووکترە for his nose I put this shape بەم شێوە بۆ لوتەکەی پێویستمان بە چییە؟ بەم شێپەیە بەم شێوازە تۆزە جێ دەستم خراپە هێڵەکەم باش نەکرد ئەمەی کوشێنینە ئەو ئەکسترا لاینە لە ئەبێنە بۆ ئەوەی چی بە بەم شێوازە بەم شێوە مەش تۆزە باریکترکەینەوە لەرە کەوتووە بەشتە ئاسا ئەمەش چی بوو؟ لوتیتی بۆ جوانتری کردنی لوتەکەی بەم شێوە خەتانە بەکارێنی ئەمەچە بۆ جوانترکردنی لوتەکەیەتی هێنەشی تۆزە تاریکەکەی وەکووە بەم شێوازە چیەکەی هێنا چی لەیەکەین تاریکترەکەین لێرە ئەم خەتەش هۆرەکەکەین ئەمە چی بوو؟ لوتەکەی بوو ئەمە لوتەکەی بەم شێپە دروستمان کرد for his leg بۆ قاچەکانی چی بەکارێنین؟ لا کێشە ئەمە قادەکەی وەزەمان تۆزە کورتترە ئەمە چی بوو؟ قاچەکانیمان دا لاکێشە کرد ئەها کە ئەڵێن ئیزی شەیپ واتە بە شەیپە ئاسانەکان لاکێشە بازنە PTD بۆ کلکەکەی for his tail S بۆ کلکەکەش چی ژێنووسین؟ PTS لێتەری S لێرە تۆزە ئەهێنە ئێرە چیە؟ لەبەرەوەی کلکی فیل لەسەرەوە پانە بەڵام لە خوارەوە چی بێتەوە؟ باریکە بێتەوە بەم شێوازەیەکەین PTSەکان نووسین ئەلێرە هێڵە زیایەکەی بۆ ئەکەین اینجا ئەکەتم لێرە چیەکەین؟ خەتێک لێنانەکەی بڕین بە هەمان شێوە لێرەشە ئەکەتم
چێکەین ئەی بەڵێ خەتاکەین اینجا چێکەین ئەکسترا لاینەکان لا ئەبین واتە هێڵی زیایە ئەوەی زیابێ ئەمە لا ئەبین بۆی وا هەستکەین قاچەکە نووساوە بەخۆیەوە نەکەوەی جای کاتەوە بە هەمان شێوە ئەم هێڵە زیایە لا ئەبین لێرە چیە سێبەرەکەی لەرا سێبەرێکی دروست دەکەین تۆ توانی بە ڕەنگی قاوەیی بیکە من لەبەرەوەی ڕەنگم پێنێ ئێستا بە عینەکەی خۆی بکەم بە قەڵەم ڕەساسەکە ڕەنگێکە بەم شێوازە لێرەش دیتێڵی چاوەکەی خەتێکی بۆکەم بۆ جوانترکردنێتی و لێرە ئەماش دڵخۆشە فیلێکی دڵخۆشە ئەماش دەمی فیلەکەیە پێکەنێ هیوادارم سوودێکی باشتان لێ بینی بێ دووبارەی کەنەوە لە ماڵەوە زۆر ئاسانە زۆر خۆشە ڕەنگیکەن و لە کۆمنتا بۆم دانێن مناڵە چاوکەشەکان چاوەڕێی کارەکانی ئێوەم لە کۆمنت بۆ منی دابنێن و سەیریەکەم هیوادارم سوودتان لێ بینی بێ و کاتێکی خۆش بۆ هەموو لایە هیوای تەندروستێکی باشیشتان بۆ خوازم خواتان لەگەڵ